تا ئێستا گرفتەکانی جوتیارانی گوندی تۆپزاوا لە باشووری کەرکووک بە چارەسەر نەکراوی ماوەتەوە و گریەبەستی زەویان بۆ ناکرێت. یەکێک لە نوێنەری جوتیارانی تۆپزاوا ئاشکرای دەکات سەدان دووەنم زەوی جوتیارانی گوندەکە کێشەی لەسەرە و بۆیان چارەسەر ناکرێت. هەر بۆیە داوا دەکەنەوە پرۆژە یاسایی بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی کاروباری باکوور لە پەرلەمانی عێراقا بگەڕێنرێتەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک تا جارێکی دیکە لێرەوە کاری لەسەر بکرێت. بە باشی ئەزانین ئەگەر بکرێ ئەو پرۆژەی وا ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانە و ئیشی لەسەر ئەکرێ بیگەڕێنەوە بۆ ئەو ئەنجومەنە تازەی وا ئێستا لە پارێزگای کەرکووک خەریکین دای ئەمەزرێنین هەتاکو دووبارە خوێندنەوەی بۆ بکرێ. ئێمەش وەکو ڕاوێژکار لەم سنوورە ئامادەین بە هەموو شێوەیەک یارمەتیان بدەین لە دوای ئەوە بینێرینەوە دووبارە بۆ ئەنجومەنی نوێنەران هەتاکو دەنگی لەسەر بدرێت. کێشەی دووەم زەوی ئیستملاک گرێبەستی لەسرە. خاوەن گرێبەستەکان ئەو گرێبەستانەی زمانی ڕژێمی پێشوو کراوە هەمویان ئێستا داوای زەویەکانمان لێ ئەکەن و هەموو دەسەڵاتەکانی ئەم شارەش یارمەتی ئەوە ئەدەن بۆیان تازە بکرێتەوە. جوتیارانی تورکمان و کوردی گوندی تۆپزاوانی گەرانن لە حەزبەکانی دەسەڵاتدار لە ماوەی ڕابردوو لە کەرکووک و هەرێمی کوردستان نەیانتوانیوە کێشەکانیان چارەسەر بکەن. لە کاتی ڕژێمی سەدام عقد کراوە هەر لەسەر ئەو عقدە کۆنەکانە ڕۆن هەتا ئێستا خۆمان بە کێشی خۆمان ئەردمانەیە و لە لای لیوای 11 هەر ماوەی پێشتا ئەگەر پارتی ئەگەر یەکێتی ئاگای لێتی هاتون بینیانش تورکمان جەبهەش ئاگای لێتی کە عەردەکەمان تۆم کردووە مەڕەشەمان داناوە هات جێیشەکە مەڕشکەی لابرد دیسیاجیش کرد و ئەتوانین تەسووریش پێین ئەو لە پێش چاوە گەرمەکەش سەوز بوو دەغڵەکە. ئێمە وە چەندها ساڵە گرتمان بۆ دروستەکرێت مەثەن ئێمە خۆمان لە ناو خۆمان یەکگرنین یعنی کە پارتی و ئەگەر یەکێتی بێ هەردووچان یەک هەڵۆستیان هەبێ یەک دەنگیان هەبێ هەموو تشت ڕێکە ئەکەوێ هەموو تشت ئەبێ بۆ لای کامنیان ئەڕۆی ئیستا ئەوە پشتەوەکە کامێ بۆ لای ئینە ڕۆین ئەوالێ کاکە چەندها ساڵە هیچمان بۆ نەکراوە و ئەرزەکانش حتا ئیستاکە گەڕاوەوە بەس ناو خانەکان خۆمان دانیشتوین ئەرزەکانش وەک ئامانەتێکە لەمان یعنی نەئەتوانیت تەسەڕوفێکی بۆ بکەی قانونی نییە یعنی نەئەتوانین مەتەن خوتە تەسی بکەینە کمیایەت بسێن وەربگرین پێی هیچی نییە کە ئەنەو بەس ئەرزەکە لای تۆ وەک شێک ئامانەتە. کێشەی هەزاران دۆنم زەوی جوتیارانی کورد و تورکمانی سنووری کەرکووک بە تایبەتی لە گوندەکانی ترکەڵان و تۆپزاوا و تسعین کە سوپای عێراق دەیەوێت سەربازگەی لەسەر دروست بکات بە چارەسەر نەکراوی ماوەتەوە و سوپا سوورە لەسەر داواکاریەکانی خۆی و ئەو زەویانە بەهی وەزارەتی بەرگری عێراق دەزانێت. چیانووری کەناڵی پەیام گوندی تۆپزاوا باشووری کەرکووک.